سوکرێکشیان هێناوە بڵین بۆ نمونە لانی کەمی کرێت لەلایەن دەوڵەتەوە چەنی داناوە دەوڵەت لە هینە لە قانون کارە ئەمان دەبڵی ئەوە دەست پێەکە ئەنی هەتا دەوڵەت ئاوا دایناوە کەسێک مەمرەومەژی ئەوە نەدەسەکە ئەم لە دوو ئەوە دەست پێەکە بۆی بەر بەوەش بگرن مەجموعێ بێ بە ملیۆنێر لەمسە بۆی چکەمە ناچین کرێکار کار بۆەوە ناکە کەس بکا بە ملیۆنێر و لەسەر حسابی ڕۆژەکانی هاتۆلانی ئەو پەڕیشی دەزیشان کردو کە لە سێ ئەوەنەدا زیاتر نییە ئەی بیمەکان کە بیمەی بێکاری ئەوانە زەمانە سنووکیان داناوە سنووکیان بۆوانە داناوە هەتا لە زمنی ئەوە هینە بیمە تەندروستەکانیشان بۆ کڕون کە لە بەرازیلە نییە ئەوان هەمووی پرایڤەت هاتون خۆیان هەمویان سنووکی ئەو شتانیان داناوە و فشاریان بۆ دەوڵەتی شێناوە کابێ لەو بیمەیە بەشداری کابێ کۆمەکیان پێ بکات چکەمانە ماغانە زەریبیان بە حکوومەت هی نەکەن ینی ئەمە چۆن ئەم سیستمە بەڵام ڕاستی با لەسەر ئەم دەستکەوتێنی ئەمان هینکن دوای ئەچینە سەر نەقدەکانی کە لێوێش پێمان پتون خۆم بۆ خۆم بەشداری زۆر مناقەشم کرد لەگەڵیانە هەتا زەمانی ئەم هینانە سەلامەتی شوێنی کار من زۆر سەرنجم سەر زۆر شت و ئەوەشم باس کرد کە سیرم کرد هەنێ ئیهمالی تیا بوو هەنی ئیهمالی تیا بوو ڕاستیەکەی ئەوش نەتیجەوە چونکە زۆر ڕەفیقی یەکن و برادەری یەکن بۆ نمونە سێرم کرد کرێکارەکان چونکە ماڵەکانە لەپە نەخواانە 650 خانوویان دروست کردووە هەر بۆ کرێکارەکان هی خۆیان بێزگە لەو کرێکارانەی ئەگەر ماڵیان هەیە ئەتوانێت خزمەکانیان سوودی لێ بکە تێکی براتە خزمتە دراوسێتە خەڵکی خانە و لانە ئەو نییە وتیان وەرە ئەوە پارچەی عەرز یارمەتی شتین خانوێ دروستکە بۆ خۆت و بووی سەجادە نەخەوی ئەمانەشان دروست کردو هەنانە جێگەی یاری بۆ مناڵانیان دروست کردووە فرقەی مەسرحیان دروست کردووە ڕادیۆیشیان بۆ خۆیان دامەزران و هەر ناو معمەلەکەیە ئیدعای بۆ معمەلەکەژەکە باشە ئیدعای بۆ سیاسەتەکانی شیەکە چیەکەن گەشتین بە حکومە شەڕمان پێ فرۆشت چیمان پێڵێ شتی خۆش چاوپێکەوت نەکەن لە ئاستی جیهانی لە ئاستی من چەند جار چاوپێکەوتیان لەگەڵا کردوم بۆ خۆیان مەبەستم لەوەیە ئەمانە هاتوون شێوازێک لەوەیان پیشان وا بووە بە داردەستێکیش بە دەستکرێکاران و هەڵبەتە ئەمە 38 معمەل بووە لە 38 معمەلەکە لە بەرامبەر شەڕ و فەرتەنە و پەلامارانی پۆلیس ئەسڵ خوێنی تیاڕژاوە خەڵک بۆ برینار بۆ تیانە ڕابەرانی کە لێ ناسی من چەند جار تووشی گرتن بوون تووشی هەڕەشە ئێستا حکوومەت لە ڕێگەی خاوەنکارەکان و وڵاتانی جیهانیشەوە هەتا عینسێریکە ئەوان شەریکەی ڤالڤۆ تۆ لە سویدیت شەڕی لەگەڵ کردوون و محکەمەی لێگرتن کە نابێن ناوی ڤالڤۆ لەسەر مەشینەکەتان بێ من ڕێگە نایم کرێکاران شوێنە بەرن بەڕێوە کە کرێکاران خۆیان دەستیان بەسەر ئەوە داگیری کردووە باشە تۆ حەقیەوە چێ خۆ ئەگەر یەک کەس زەرری کردو کە خاوەن معمەلەکەیە بەڵام 50 یا 100 کرێکار لەو شوێنەیە قازانجی کردووە باشە 650 خانووی بۆ خۆی دروست کردووە کە هیچ حکوومەتێک کە خۆی بە تواناترین نەزانێت بە دوای 10 ساڵ ئەو بکە ئەمان لە ماوەی 10 ساڵە ئەم هەموو ئیمتیازاتانیشان بکردووە بەڵام هێشتا چونکە لە زمانی سیستمی سەرمایەداریە ئەکرم منەمەوێ ئەو پرسیارەکەم لە چوارچێوەی سیستەمی سەرمایەداریە ئایا ئەکرێ با بڵین ئیرادەیەکی نەبەزانە و هوشیارانی کرێکاران ئاوا گشتگیر بکرێ و لە شوێن و ڕێتریش ئەم تەجروبەیە دووبارە کرێتەوە بەفعلی ئەتوانین ئەو شەڕە بکەین بەڵام وەهمی ئەومان نەبێ سەرمایەداری دانیشێ لە دوور و سیری ئێمە ئەکە و پێوانە دەستان خۆش بێ و چەپڵەمان بۆ لیا بڵێ ئافەری ڕاستی هینێکی کەش هەیە من هەر ئەوە لەوێ چوم قسەم کردو و بەشداری ئەو کۆبوون و شتانی ئەو کرێکارانم کردو و دەستخۆشیم لێ کردبوون کەم هاتمەوە لە ترانزیێتی ئەمریکا لەسەرەوە گرتمیان هەڕەشە شیریە کردی چۆن تو ئەوواکەن و بۆ ئەوواکەن و بۆتانێ ئەمە بکەن ینی مەبەسم لە چییە سەرمایەداری جیهانیش دانانیشە سەیرێ بکە بەڵام هینێک ئەلتەرناتیڤێکە بەدەسێ ئەخۆ تۆ توێ فەقیرم کەی تۆ توێ لە برسا بم کوژی تۆ بەڵام کاگەکرم ناتوانێت مەسەرن قسابخانەکەی شیکاگۆ دووبارەکەتەوە ئەگەر زۆری بووە بێ ئەگەر ئەم هێزە منش ئەلێرە ئەم قسەکە لێرایە زەمەنی شیکاگۆ نییە ئێستا بۆ چونکە شیکاگۆ دوای ئەوەی ڕوویە بە ماوەی چەند ساڵی پێچ و خەڵکزانی چی ڕۆیە ڕاستیەکەی بەڵام ئێستا ئێمە بۆیە هەر بۆیە پێویستمان بە شەبەکەیەکی جیهانی فراوانتر گەورەتر ئاسۆیشی ڕوونتر و دوای ئەوە ئەم حرەکەتەی ئەوانیش ئەگەر لە زمانی سیستمی سەرمایەداری بەردەوام بێ ئەزمەکانی تووشی ئەویژە بێ چونکە سیستمی سەرمایەداری کاتێ بازاڕەکەی تووشی گەندەڵی با بڵین گەندەڵی هێندە نەک تووشە بێ گەندەڵی هێندە کەڵەکە ئەبێ لەسەر یەک چونکە سیستمەکە سەر گەندەڵی دروست بۆ خۆی نەک ئەوەی گەندەڵە بێ
ئەم وایلی ئەکا تووشی ئەزەماتە بێ ئەو کۆمپانیانەی تریش خۆشیان بێ ترشیان بێکەونە بەردەمی ئەو سونامی هەڕەشە و لە ناوچوونە. کاگەکرە من کاتی بەرنامەکەم زۆری نەماوە دوا پرسیارەکەم بە تایبەتی ئەو بارودۆخە با بڵین پڕمەینەتی کە کرێکاران لە جیهاندا بەگشتی هەیەی و لە عێراق و کوردستانیشە دیارە وەک بە ڕێزت باست کرد هەر پارچەیەکە لەو جیهانە بەگشتی بۆ تێپەڕاندنی ئەو وەزعە چی بکرێت باشە؟ وەڵا بە بڕای منەوە ئەو خۆی بۆ خۆی یەک بەرنامەی بە یەک بەرنامەش تاواناوی بەڵام ڕاستیەکەی هەرەوەی کە باسمان کرد لە پێشتر و ئەوەی کە ئێستا ئێمەش دەستمان ناوەتێ ئەوەیە ئێمە بتوانین ئەو استراتیژی بەڕێوەبردننی خۆ بەڕێوەبردنە بکەینە استراتیژیکی کرێکایی لە ئاستی مەحەلی لە ئاستی جیهانی لە ئاستی ناوچەیی هەر ئێستا ئێمە خەریکی ئەو کارین ڕاستەکەی من ئەگەرچی لە 2008 لەسەر ئەمە کارەکەم بەڵام ئەوەی معنای عملی پێبەخشی ئەو تەجروبانی شۆڕشی میسرۆوانە ئەو ڕاستی سەلمان کە کرێکاران بەبێ ئەڵتەرناتیڤێکی خۆیان بە دەستەوەگرتنی چەکە کۆنەکانیان ناتوانن شەڕ لەگەڵ گەندەڵی و کەڵەکە بوونی ئەم مەساتانەی کە سەدان و هەزاران ساڵ کۆبۆتەوە ئەبێ شتێک بەدەستیانە بێ کاتە پێڵێ بڕۆخێ ئەبێ خۆشی شتێکی دەبجێ ئەبێ بیخاتە سەری بە بڕای من ئەوەیەکە لەوانەی کە دروستکردنی بابلین بەڕێوەبردننی خۆجیەکانی کارگەکەی و بۆ گەڕەکەی و بۆ دایرەکانی و بۆ هەموو ئەم شێوانە ئەمە ئەڵتەرناتیڤێکە ئەمە ئاسۆیەکە کابێ کاری لەسەرکەین پێویستمە هەر ئێستا خەریکیەوەین سنتەرێکی بابلین مرکزێک دروستکەین بۆی کە بەیەکەوە لەوێ کرێکارانی بەڵێ ئەمانەیە شتێکی وا دروستکەین لەگە کرێکارانی ئەمریکای لاتینوانە شاقسەمان کردووە هەر پێشەوەی بێمەوە لێرە لە سوید کۆبوونەیەکمان هەبوو لەگە کۆمەڵێک لەو ڕەفیقانەی میسر و تونس و ئێران و ئەوانە بووی ڕێکخراوێکی با بڵین لەسەر ئاستی ناوچەیش دروستکەینەوە زۆر سەدایەکی زۆر باشی هەیە چونکە ڕاستیەکەی گەندەڵبوونی ئەو ڕێکخراوە کرێکان بەناو کرێکارانەی کە ئیشەکەن لە چوارچێوەی سندیکالیزم و سۆشال دیموکراتی کە بە خەیاڵ لەوانەیە ئەگەر ڕۆژێک ببێ سەرمایەداری ڕەحمی بلیسێتەوە ناچار بێت دنیایەکی وەکو ئەوروپامان دروستکە کە نایانە دروست بێت چونکە خۆی غەرقی مەساتی زەرر و منافەسی بازار بووە ئێمە لەمە بینە دەرەوە و بتوانین ئومێدێ بین بە کرێکار و ئومێدێ بین بۆ ملیۆنها بێکاری کە ئەوە خودی خۆیەتی ئەتوانێ دەستناودەستی کرێکاری سەرکار و بێکار بە یەکەوە کار بکەین کە بتوانین خۆمان بە دوای ئەوە بگەڕین چاوەڕوان نەبین لە ئەکادیمی با بڵین جامی ئەو شتەکانە کە خۆیان دروستیەکەن و هەرەوەشمان پێڵێن کە بە چاوەڕوان بین هەتاوەکو ئیدارێکی باش دروستە بێ خۆمان ئیداری باشی دروستکەین خۆمان ئەمانە بەڵام بەبێ سەرێشە نابێ ڕاستیەکەی و بەبێ بیرۆکەی شۆڕژگێڕانی سۆشیالیستی و علمی نەک خەیاڵ و نەک ئەوەی کە ئەمانە بەرینە پێشەوە بتوانین ئاسۆیەکی ڕۆشنتر چۆنەڵی لە سەر و سیماکان سوودوەرکردن لە ئەزمونونەکانی ڕابردووی بزوتنەوەی کرێکاری و ئێستا و ئەوانی کە ڕۆژەیە بە یەکتر ناساندن و کۆکردن و یەکگشتوکردنی ئەم هێزە لەسەر ئەساسێکی ئینسانی بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی ئینسانی نەک کۆمەڵگەیەکی قازانج پەرست و شتانی. بەڕێز ئەکرم نادر هەڵسوڕاوی کرێکاری و نوێنەری سندیکا و شورا کرێکاریەکان لە عێراق سپاس بۆ ئامادەبوون و بەشداریت. سپاسی ئەوەش دەکەم سپاس بۆ جۆگرانی بەرنامەکەشتان هیوادارم سوودی زیاتر لە بەرنامەکان بگرن و هیوادارم ئێمەش لەیەوە فێربینەوە هیوادارم بتوانین لە ئایندەیە کار لەسەر ئەوە استراتیژی و کارکردنانە بکەین بەیەکەوە و برەو بین بە خەباتی داهاتوومان. دووبارە سپاس بۆ تۆ. سپاس بۆ هەموو بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەی بەرنامەی کار سپاس بۆ ئێوەش هەر شاد و کامەران بن.